ئەو کار چاڵەوە پرۆژانەی دەکرێت اعتمادمان لەسەر داهات و شارەوانی کردووە لە بۆ ساڵی 2017 داهاتی سەرۆکاتی شارەوانی هەولێر 20 ملیار و 19 ملیۆن دینار بووە کە توانیتمان لە ماوەی ساڵی 2017 ئەو داهاتانە کۆ بکەینەوە و لە پێی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی کە 120 ئەو داهاتە بۆ پرۆژەکان و خزمەتگوزاری شاری هەولێرمان خەرج کردووە کە بڕەکەی 4 ملیار و 340 ملیۆن دینارە کە نزیکەی 80 پرۆژەی جۆرا و جۆرمان لەسەر ئەو 120 داهاتی خۆمان ئەنجام داوە لەوانە 50 بەتەواوی جێبەجێکراوە و 30 پرۆژەش لە ژێر جێبەجێکردندایە. ئەم ڕسوماتە بەهۆی قەیرانی داراییەوە لە ساڵی 2016 لە 1/3 زیاد کرا کە زیاد کرا ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی لایەنێکی جێبەجێکارین کە ئەوەش دوای ئەوە بوو دیراست کرا لایەن ئەنجومەنی وەزارەتی شارەوانی و بە ئامادەبوونی سەرۆکاتی شارەوانی هەولێر و وەکو سلێمانی هەموو ڕێز بەلەدیەکان بووین کە پێشنیار کرا بڕێک لە داهاتەکان زیاد بکرێت بەڵام لەبەر بارودۆخ و قەیرانی داراییەکەی وا بوو دیارە هاوڵاتیان ئەو توانایان نەبوو وەکو پێویست جێبەجێ بکەن یان هاوکار بکەن. ئەمەش وەکو سەرۆکاتی شارەوانی و هەر لە سداوەکاریوان بوو یاعادەی نەزەر لەو ڕسوماتانە کراوەتەوە.